لەلایەنێک زمانی دایک بپارێزێت و پێویستە لەسەر ئێمەی کوردیش زمانی دایک بپارێزین و ئاشنام بکەین بەنەوەکانی داهاتوومان و چۆن میلەتانی دنیا شانازی بە زمان و بە تەقالید و بە حرفی خۆیان دەکەن ئێمەش شانازی بە زمانی خۆمان دەکەین و پێویستە زیاتر گرنگی بە زمانی خۆمان بدەین. کەرتی پەروەردە بەرپرسیارە لە ناوچوونی زمانی کوردی هەر لە پۆلیەکی بنەڕەتەوە زمانی ئینگلیزی دەکاتە پێوەرێک بۆ ئەوەی کوردی لە ناو بچێتن. زمانی یعنی وی کردیە زمانی ئینگلیزی بچەسپێ بەسەر کوردیدا. گەلێکت هەیە دەبێژن منداڵێتمە با بچنە زانکویا فێرو زمانی ئینگلیزی بن. فعلا يعني درستە فێرو هەموو زمانێک بن باشە بە زمانی کوردی ئاساسی مەیە. زمانی کوردی بەڵام مە شادە بم زمانی کوردی بڵا خەڵک دەرڤە بێتن فێرو زمانی کوردی ببیتن. بۆی لەمدی گرنگی دەینە زمانی ئینگلیزی یان غێر وڵات. زمانی دایکێکەکە لە هەرە گرنگترین ناسنامەکان کەەوە تاک بەهۆیەوە دەناسرێت بەڵام پرسیارەکە ئەوەیە چۆن پارێزگاری لە زمانی دایک بکەین. بەڵای من وەکو گەنجێک دوو هۆکار هەن کەوا دەکات پارێزگاری لە زمان بکرێت. یەکەم پێشکەوتنی ئەو زمانە یان خۆت ئەو نەتەوەیە لە ڕووی زانست و زانیاری و داهێنانەوە. دووەم هۆکاریش هێزی ئەو وڵاتەیە. تەنها ئەو دوو هۆکارن کەوا لە تاک دەکات فێری زمانێکی بیانی بێتن. زمانی ڕەسەنی کوردی پێویستە بپارێزرێت نەوەکو کە زمانێک بێت ئەسڵان قسەی پێ نەکرێت وەکو زمانەکانی تر وەکو وڵاتانی تر کە زۆربەی وڵاتەکان کە زمانی خۆیان هەیەی پارێزن بە نمونە ئەمریکیەک کە دێتە ئێرە بە زمانی خۆی ڕەسەنی خۆی قسە نەکات ناچێت بە زمانێک تر قسە بکە بۆ ئێمە ناچار بێت کە بە زمانی ئیوی قسە بکەین. خۆ ڕاستە من لەگەڵ ئەوەدام کە هەموو دەمێک زمانی بیانی بزاندرێت بەس ئەوە نەبێت کە زمانی خۆت لەبیر بچێتەوە یان ببێتەوە هۆی لە ناوچوونی زمانی خۆت کە زمانی خۆت بوونی نەمێنێت.